إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، ئەمڕۆ هەموو جیهان لەسەر نەخشەڕێ ئەچێ بەڕێوە. هەموو جیهان هەر کارێک بێوێ بیکات نەخشەیەک دائەنێت و لەسەر ئەو نەخشەیە ئەڕوە. هەموو فەساد و گەندەڵی سەرزەوی بە نەخشە ئەڕوا بەڕێوە. ئەمڕۆ ئەو فکرە دەغەڵ و پیسانە ئەبینی کە لە عالەمی ئیسلامی و جیهانی ئیسلامیە بڵاو ئەکرێنەوە، هەمووی پێشتر نەخشەی بۆ داڕێژراوە و کاری لەسەر کراوە و ئەو کارە وردە وردە ئەو هێڵانەی کە دانراوە تەطبیق ئەکرێ و دائەنرێ و کاری لەسەر ئەکرێ، تاکە ئومەتێک کە بە نەخشە و پلان ناچێ بەڕێوە ئومەتەکەی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. ئێمەین کە بەبێ نەخشە خۆمان داوەتە بەر لە کاتێکە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک نەخشەی دنیا، نەخشەی مردن و دوای مردن و هەتا ناو بەهەشتیشی بۆ دیاری کراوە. کەچی لێرە نازانین بەیانی چی ئەکەین، نازانین دوو بەیانی چی ئەکەین، خۆمان داوەتەوە بەر بزانین وەزع چی لێ، ئێمەش لەگەڵ یا بڕێین. ئێمە ئەمڕۆ لە 30 ذیلحیجەین، سبەینە ئینشاءڵڵا بێتە 1 محەڕەم و ساڵی نوێمان دەست پێ ئەکەین. ئەگەر هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە ساڵی هیجری سێرکەی هەمووی تەخطیط و پلانە. خۆ لە خۆ نییە هەوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێ بچن بەرەو تائیف و جارێ بۆ حەبەشە و جارێتر بۆ حەبەشە و جارێ بۆ مەدینە، هەمووی بەرنامەی بۆ داڕێژراوە. خۆشەویست صلی الله عليه وسلم کە خۆی هیجرەتەکە هەمووی بە بەرنامە ئیکا. ئەم ئومەتە ئومەتی نەخشەیە، ئومەتی پلانە، ئەبێت چاوی ڕوون بێ پلانی شخصی خۆی، پلانی هەموو ئومەت. بڕواکەن ئەمڕۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک کاری نییە کار بێ، هەمووی کاردانەوەیە. کافر تۆپێ فڕێ ئەدات و ئیتر ئێمەش نازانین چی بکەین، چۆن ئەم تۆپە ڕاگرین، هەمومان مەشغوڵ بووین. ئەبێ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی زۆر زیندووریا و چاو کراوە بێ. هەر ئەوە نییە ئێمە سیرەتی پێغەمبەر بخوێنەوە صلی الله عليه وسلم و بەس، ناوەڵڵا. ئەبێ بزانین ئەو خۆشەویستە چی کردووە، چۆن نەخشە ڕێگەی داڕێژاوە. ئێمە ئەبەو شێوازە مامەڵەکەین و لەگەڵ یا بڕۆین و ژیانمان بەو شێوازە تەرتیب بکەین. بڕواکەن گەنجمان هەیە وایەسەوە دەرەجەی 6 دەرچووە، چاوەڕێ ئەکا بزانێ حکومەت لەکوێ وەری ئەگرێ. خۆی نەخشەڕێی نییە، خۆی نازانێ، ئەبێت لە مناڵیەوە ئەم مناڵەت فێر کردبێ بەرەو کوێ هەنگاوەنێ، ئیشی لەسەرکە. یان جاریوە هەیە گەنجێک تەواو گەورە بووە، چاوەڕێەوە کە بەشم قەدەرێ ڕوو بدە، باوکی شتێکی دەستکەوێژن بۆ ئەم بێنێ. ئەمە ئومەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. کورە ئومەتی خۆشەویست هەموو کارێکی بە پلان ئەڕوا. ئەو پلانانە کە دائەنرێن، زانایان چۆن تعبیریان کردو، فەرموویان ئەمە ڕوئیەت و دیدگایەکی مستەقبەلیە بۆ لەمە و دوا کاری لەسەر ئەکەی. فەرد ئەتوانێ بیکە، کۆمەڵگە ئەتوانێ هەموو پێکەوە بیکە، دەوڵەت ئەتوانێ بیکە. ئەبێ ئەو نەخشەی کە دایانێ قابل بێ بتوانی تەنفیزیکەی، بتوانی جێبەجێکەی، شتێکی نامەعقول نەبێ و ئەبێ مەشروع بێ لەگەڵ دینە بێ. جیاوازی ئێمە نەخشە ڕێگەی ئومەتی ئیسلامی لەگەڵ غێری ئومەتی ئیسلامیە تەنها یەک شتە، ئێمە نەخشە ڕێگە بۆ دینمان دائەنێن، بۆ دنیاشمان دائەنێن. غێری ئێمە تەنها و تەنها بۆ دنیای دائەنێن. نەخشەڕێی دنیاوی هەیە، ئێمە نەخشەڕێی دنیاوی و ئوخڕەویمان هەیە. ئەزانین بۆ ئاخرەتمان چی ئەکەین. ولتنظر نفس ما قدمت لغد.
هەر یەکێک لە ئێمە ببزانێ بۆ سبەینێ بۆ چوونەوە حزوری خوا چی پێ هەگبەکەی چی پڕ کردووە بۆ قیامەتمان ئەوە وەڵڵا بێ بۆ دنیاشمان ئاوا بین دنیا لێ نەگەڕین بۆ کافران و بێدینان ئیتر ئێمەی ئەهلی مزگەوت ئەهلێکی چاک و جوان و پاک بە دەستنوێژ لە ناو مزگەوتە لە دەرەوەی مزگەوتە هیچ کاریگەریەکت نەبێت نەزانی چی ئەکەی نازانی چۆن مامەڵە ئەکەی سێرکەن ئەم پێغەمبەرە عەزیمە عەلەیهی السەڵات وەسەلام چۆن نەخشە ڕێگایەکت بۆ دائەنێ ئەفەرمێ ئەگەر ڕۆژی قیامەت هات هەمووتان بیستوتانە دارێک بەدەستەوە بوو فەسیلەیەکی خورما بەدەستەوە بوو بینێژە ئەخۆ تۆ ڕۆژی قیامەتیە تۆ تەواو ئەبی ئەمە نەخشە ڕێیە بۆ تۆ دارێک ئەنێژی خوا ئەزانێ کێ لێ ئەخوا و چۆن بەرەکەی ئەخوا و چ شتێک ئیسفادەی لێ ئەکا ئەمە نەخشە ڕێیە بۆ تۆ چاوت ئەکاتەوە سعد ڕەحمەتی خوای لێبێ لە سەرمەرگا بوو فەرمووی یا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم من کەسم نییە یەک کچم هەیە هەرچی ماڵمە ئەیبەخشم فەرمووی نەخێر نیوەی ئەبەخشم فەرمووی نەخێر وتی یەک لەسەر سێ وتی یەک لەسەر سێ ببەخشە یەک لەسەر سێش زۆرە مناڵەکانت نەخشە ڕێ بۆ مناڵەکانت دانێ بەوە فەقیری گەورە نەبن ئەمە ئەو نەخشە ڕێیە کە ئێمە باسی ئەکەین و ئەمانەوەی ئومەتی ئیسلامی بە چاوکراوەیی بێ گەنجی بەتایبەتی هوشیار بێ تاتی ئەمڕۆ بەڕاستی کافر و بێدین وهای کردووە گەنجی ئێمە هەموو تاقەکانی سەرفە بێ یا لە بەردەم شاشەیەکە یا لە خەیاڵاتە یا لەگەڵ فلیمێکە ئەژی یا لەگەڵ خەوا ئەژی بەپێی یاساکان هەر کەسێک لە 8 سەعات زیاتر خەوت ئیتر نەخۆشەوە پێویستە بچێ بۆ لای دکتۆرە تایبە چارەسەر وەرگرێ گەنجیوامان هەیە 12 و 13 سەعاتە خێ ئەمە نەبوونی نەخشە ڕێ ئەمە تێنەگەیشتنە لە ژیان واقع خوا جل جلاله توی خسوتە سەر ئەم هەسارە عمرێکی پێداوی ئەم عمرە ئەبێ بزانی چۆن سەرفەکەی لە خۆتەوە کوێرانە بڕۆ چۆن هاتە پێشەوە نا باوکێک ئەبێ بزانێت چی ئەکا دایکێک ئەبێ بزانێت چی ئەکا کچێک ئەبێ بزانێت چی ئەکا کوڕێک ئەبێ بزانێت نەخشەڕێی چی خۆی چییە لە ژیانە چۆن کارەکە هەمومان ئێمە قسەی یوسف عەلەیهی السەلام بە خزمەتی گەیشتوین لە قورئانی پیرۆزە یەکسەر کە باسی یوسفەکرێ پاشاکە خەوێکی بینی و خەوەکە ئەم تعبیری کرد هەر ئەمەندە نیە دەستانی یوسف عەلەیهی السەلام 15 ساڵی ژیان باسەکە ئەوەیە نەخشە ڕێ ئەفەرمێ بەپێی ئەم خەوە بێ 7 ساڵ ئێوە لە خۆشیە ئەبن 7 ساڵ لە ناڕەحەتیە ئەبن دوای ساڵێ لە خۆشیە ئەبن ئەو 15 ساڵ یەکسەر یاسایان بۆ دائەڕێژێ لە 7 ساڵی یەکەمە زراعەتی زۆر کەن گەرمی زۆر دەستەبەرکەن چۆن خەزنی ئەکەن خەزنیکەن یاسای خەزنیان بۆ دائەنێ یاسای خواردنیان بۆ دائەنێ کە ئەفەرمێ ئیلا قەلیلا مما تەئکولون کەمێک لەوە بەکاربێن بۆ خواردن حتا یعنی خواردنتان کەم کەنەوە خەزن کەن بۆ 7 ساڵەکەی تر تدریبیان پێکە لە 7 ساڵی نەبوونیە چۆن بژین اینجا دواتر 7 ساڵی تریە کەمە لەمە ئەخۆنەوە تا خوا دەروتان لێ ئەکاتەوە لە ساڵی 8ەمە دەرگاکانی خێر بەسەرتانە ئەکرێتەوە ئەمە نەخشەڕێی 15 ساڵی دانا بەهۆی خەوێکەوە ئەی هاوار ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ هی 1 ساڵ نەخشەڕێی 1 ساڵت نەبێ ئەوە ئێمە بۆ ساڵێکی نوێی کۆچی ئەڕۆین ئادەی نەخشەڕێ تۆ چی دائەنێ ئەتەوێت چی بکەی ئەبێتەوێت چۆن مامەڵەکەی ئەتەوێت چۆن گەورەبی چۆن مەهاراتی خۆت بەرەوەی کوێ ئەبەی وسرە و ماڵە بەرەوەی کوێ ئەبەی چی ئەکەی ئێمە وازانین ئەم ئیسلامە عەظیمە 1000 ساڵ حکم کات لە جیهانە 1300 ساڵ حکم کە وازانین لە خۆ حکمی کردووە هەموو شتێکی ئەم نظامی ئێمە هەمووی نووسراوەتەوە هەمووی نەخشە و پلان بووە حتى پیغمبری خوا صلی الله علیه و سلم حذیفه بۆمان ئەگەڕێتەوە لە صحیح بوخاریە فەرمووی اكتبوا لي من تلفظ بالإسلام بچن هەرچی کەسێک کە مسلمانە ناوەکەیان بۆ تۆمارکەن ئەتە دیوانێکی دانا بۆ مسلمانان ژمارەیان بزانێت چەندێکە تا بزانێت چیان بۆ بکە چۆن مامەڵەکە یعنی چۆن مەدینە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێ لە کارە زۆر گرنگەکانی ئەوەی بازاری مسلمانی لە بازاری یەهود جیا کردەوە یەهود دەسەڵاتیان گرتووە بەسەر هەموو بازارە بازارێکی تابێت هەموو جارە بۆمان باسەکەن مزگەوتی دروست کرد تەواوە مزگەوت زۆر پیرۆزە بەڵام لە پەنای مزگەوتەکەشا بازارێکی دروست کرد تۆ لێرەوە جەنگی اعتقاد لەگەڵ یەهود و نەسارا ئەکەی لە بازاریشا جەنگی اقتصاد ئەکەی بۆیە ناکرێ توی مسلمان لە ڕووی اقتصادەوە نەزانی چی ئەکەی ئابووری جیهان هەموو کافر بیبە تۆ هیچ صاحبی هیچ شتێک نەبی ئەبێ کەسی مسلمان زۆر چاوکراوە بێ بە تایبەتی گەنج لە ئەمڕۆیە ئیشێکی زۆر گەورەی لەسەر ئەکرێ مەشغوڵ ئەکرێ بە شتی بچووکەوە
بیرکەنەوە لە سوڵحی حودەیبیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بنووسێ بسم الله الرحمن الرحیم پێی بکوژێنەوە پێ بکەن بە بسمك اللهم بنووسێ محمد رسول الله صلی الله عليه وسلم پێی بکوژێنەوە بڵێن ئەبێ بنووسی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه چونکە نەخشەی لە بەردەمایە بە ئاسایی بۆیان ئەکوژێنێتەوە چیان بەدڵ ئەدەی ئەبێ مسلمانێک کە ئیمانی هێنا هاتە لای بیگەڕنەوە ئەڵێ باشە ئیگەڕمەوە هەمووی بە نەخشە بە پلان ئەکا دەی لە دواییە ئەم سوڵحەی کە کردوێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێتە فەتحی جیهان چونکە ئەزانێت چی ئەکا چاوی ڕوونە کافرەکان چاویان ڕوون نییە ئەی ئەمڕۆ ئێمە چی هەر سوڵحێ بکەین ئێمە کوێر و ئەوان چاوڕۆشن هەر هەنگاوێک ئەنێن ئێمە کوێرانە هەنگاو ئەنێن بڕواکەن جاریوە هەیە مەسئلەیەکی زۆر بچووک ئاڵۆزێکیان لە جیهانی ئیسلامیە هەموو جیهانی ئیسلامی پێوە مەشغوڵەکەن ئەوان کارێکی تر و تەختێتێکی تریان هەیە جێبەجێ ئەکەن ئێمە ئەوە ناگەێنە ئینسانی مسلمان بێ هەڵوێز بێ بێ موقف بێ ناوەڵا لە هەموو کەس پیاوتر و مەرتر ئەبێ کەسی مسلمان بێ بەڵام ئەبێ بشزانێت چی ئەکە بیرکەرەوە لە زمانی دەوڵەتی ئیسلامیە لە هەموو جیهانە تۆ حکمت ئەکرد یەک مسلمان بە کافر نەئەخەڵەت هەمیشە ئەگەر بازرگانێکی مسلمان بچوایەتە شوێنێک ئیلا وەکو تۆوێکی زۆر گەورە ئەو مەنتیقەیە مسلمانە بوو سینێکە ئێستا مسلمانەکانی ئێغۆری تێ بۆی شمشێرێکی پێگەیشتووە تەنها بازرگانی مسلمانی پێگەیشت چونکە ئومەت ئەیزانی چی ئەکا چۆن هەنگاو ئەنێ بەرەو کوێ ئەڕوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەگەر یەک ساڵی تر خوا ژیانم بداتێ کارێک ئەکەم لە عێراقا بە حەیاتی بێوەژن بە هیچ شێوازە پێویستی بە هیچ کەسێک نەبێت لە دوای خۆم عمری باقی نەبوو لە دوای ئەو وەفاتی کرد بیری ئەکردەوە بۆ کۆتایی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک بۆ دوو ڕۆژ و ئەو دوو سەعاتە بەڕاستی ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر ئەم ئومەتە پێویستی بە تەخطیط و نەخشەڕەیە بۆ ژیانی ئێمەی ئومەت و ئەهلی مزگەوت نەخشەڕەی ئاخرەتمان دیارە هەمومان ئەزانین چاکە بکە و خراپە مەکە و لە قیامەتە پاداشتی وەرەگری هی ئاخرەتمان تەواو هیچ عیبێکی نییە ئەزانی چۆن هەنگاو ئەنێی یە بۆ مزگەوت یە بۆ نوێژەکەت جەماعەتەکەت جێبەجێ ئەەکەی ڕۆژوەکەت ئەگری زەکاتت ئەدەی حەج ئەەکەی نەخشەڕێت لێ دیارە بەڵام نەخشەڕەی دنیامان لێون بۆ ئێمە ئومەتیش بە نەخشەڕەی دنیا هەڵئەسێتەوە لەگەڵ ئەوە ئێمە ڕوحمان فیدای دینمان ئەەکەین بۆ ئاخرەتمان ئەبێ بزانین ئێمە ئومەتێکین خۆشەویست ئێمە وا پەروەردە نەکردووە تەنها بیرکەینەوە لە قیامەتە تەواو بەڵکو ئەبێ وەکو خۆشەویست صلی الله عليه وسلم بیرکەینەوە لە دنیایە ئێمە خاوەنی دنیا بین نەک خەڵکی تر کۆمەڵێ خۆتەی شخصی هەیە نەخشەی شخصی هەیە کە هەر کەسێک لە ئێمە ئەبێ ئەمەی کردبێت لە حیاتی خۆیان بۆ ئەم ساڵە نوێ یادتان ئەخەمەوە کە ئەبێ ئەممان جێبەجێ کردبێت خۆتەی شخصی ئێمە یەکەمین دانە لە میهنە و کارتە ئەبێ بزانی کارەکەت تەتەوەر پێ کردبێ پێ گەورەت کردبێ هەموو 5 ساڵ جارێ ئەگەر کارەکەی تۆ گەورە نەبوو تۆ لە بازاڕە دۆڕاوی هەموو 5 ساڵ جارێک ئەبێت تۆ گۆڕانکاری و لەسەر کاری خۆت هێنابێ ئەو داهاتی دەستەکەوێ بێ چەند قاتی کەیتەوە لە بازاڕە لە ڕووی عائیلەوە ئەو کەسەی کە گەنجە ئەبێت تەخطیتی دانابێ کێ بخوازێ چۆن بخوازێ چی بکە چۆن پارە کۆکاتەوە چۆن بێتە خاوەنی داهاتی خۆی تا ئەرکی لەسەر باوکی کەم کاتەوە بڕواکەن ماڵیوە هەیە 7 کوڕی گەورە گەوری تێ تەنها باوکە داماوەکە ئیشەکە هەمووی پاڵی لێوەتەوە بۆ دیار مۆبایلێکەوە ئەگەر یەکی 1000 دیناری بێن لە ماڵەکە گۆڕانکارێک لە ماڵەکە دروستەکرێت بۆیە عائیلە زۆر گرنگە تەخطیتمان هەبێت لەم ساڵەکە ماڵەکەت بەرەو کوێ ئەبەی ئاراستەی ماڵەکە باوک تەوجیهەکە بۆ کوێ ئەڕۆ بۆ چه ئاراستەیەک ئەڕۆ شخصی ئینسان خۆی ئەبێ مەهاراتی لەم ساڵە زیادی کردبێت لە ڕووی عیلمەوە زیادت کردبێت 4 دەورەت بینی بێ چاوت کردبێتە 2 کتێبە خوێندبێتەوە على الأقل والله کەسی وامان هەیە لە بازاڕە ئیشێکی زۆر سادەی هەیە بڕۆ پرسیاری لێ بکە هەرچی دووەلی ئەمریکا و هەرچی لە رووسیا و لە ئۆکرانیا و پیایە وەرە حتا ئەو سەری دنیا وەکو ئیخبار ئاگای لێتی ئاگای لە مناڵەکانی خۆی نی ئەبێ مەهاراتی شخصی خۆت گەورەکەی چۆن مناڵم پەروەردە ئەەکەم چۆن ماڵم دائەمەزرێم چۆن کارم ئەەکەم لە ڕووی ئیجتیماعی کۆمەڵایەتیەوە بێ کۆمەڵی بڕیارت دابێ بۆ ئەم ساڵە چی ئەەکەم سەردانی چەند کەس ئەەکەم چەند کەس لەگەڵیان ناڕەحەتم ئاشتی ئەەکەمەوە چەند هاوڵی نوێ زیاد دەکەم باری کۆمەڵایەتی کە بارێکی زۆر گرنگە ئەسەری ئیسلام و پەنجەمۆری ئیسلامی لە میلەتی ئێمە و گەلی ئێمە لەسەرە ئەبێ زیاتر چاومە ڕۆشن بکەینەوە ئەخیر دانیان
لە ڕووی ڕۆحی و دینداری و خواناسی ئەو تۆ چەندێکە کردو چی کردو بەرزی کردوت واتە تۆی کەس چوار خاڵت هەیە بۆ دنیا کە کاری لەسەر کە یەک خاڵە هەیە بۆ ئاخرەت ئەبێ بزانی لە ڕووی مهنەتەوە بۆ دنیاتە عائیلە بۆ دنیاتە شخصیت و کەسایەتی خۆت بۆ دنیاتە لە ڕووی کۆمەڵایەتی بۆ دنیاتە یەک دانەت هەیە بۆ ئاخرەتت کاری لەسەر ئەەکەی لەم ساڵە بەرنامەدا ئەنێ بڕیار ئەدەی کە پیاوێک بی هەر پێم نوێژت لە مزگەوتا کردبێ پیاوێک بی لەم ساڵی کە بەسەر تا دێ هەوڵتدا بێ کەمترین ڕێژە گوناهت کردبێ گوناهەکان بژمێرە کەمی کەرەوە ئازایانە عیبادەتەکان و تاعەتەکانە زیاد کە ئەمە گرنگە لە حیاتی ئینسانی موسڵمانە نەخشەڕێی بۆ داڕێژێ و کاری لەسەرکە لەعەل رب العالمین دەرگاکانی خێر بەسەرمانە ئەکات خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە إلهي داوات لكن أم صاليك بسر ما نادي بك صالي خير ورحمة وبزي خود يا رب العالمين خوي جان داوات لكن أم صالي جيان ما نكرب باشترين صالة كان لعمر بانا يا رب العالمين لروي اقتصاد وآبوريا وبهيز مانك لروي كساتي خو مانا وبهيز مانك يا إلهي لروي الروح مان وخواناسي مانا وبهيز مانك درو من لكرو يا رب العالمين برز من كرو الله يخود يا أكرم الأكرمين قبول من بدر الله يخود يا رب العالمين خو داوات لكن أم إيمان دارانا هنا إن هنا وتأماليتو بخوا پەروەردگارە ئەمانە ئەو سرە بەرزیان نەوی ناکەن لە سوژدەیە تەنها لە حضوری تۆیان نەبێ پشتیان نەوی ناکەن تەنها لە مەقامی ڕکوعی تۆیان نەبێ دەستی زەلیلیان بەرز ناکەنەوە بۆ بارەگای تۆ نەبێ دەیە ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة